بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە دوای 3 مانگ لە ئەنجامدانی کۆبوونەوە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە بەڵام هیچ بڕیارێکی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەدا بە میوانداری زۆر بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی یاوی هەرێم لە بەشی یەکەمدا تاوتوێم پرسە دەکەین هەروە لە بەشی دووەمدا باز لە سەدانی وەفدی حیزبە سیاسیەکان دەکەین بە میوانداری ڕێک لە بەڕێزان کاوە محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق و مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سەرەتا لە بەشی یەکەمدا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەین. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەبێ بڕیار کۆتایی هات. حکوومەتی هەرێمی کوردستان دوای زیاتر لە 3 مانگ سەرنجام ئەمڕۆ کۆبووە و کۆبوونەوەکەش هیچ بڕیارێکی نەدا لەبارەی دەستکاریکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. حکوومەتی هەرێم دوای کۆبوونەوەکە ڕاگەیەندراوێکی دەربارەی قەیرانی دارایی و موچەی فەرمانبەران بڵاو کردووە و ڕای دەگەیەنێت ئەنجومەنی وەزیران پرسی موچەی فەرمانبەرانی خستە بەرباس و گفتوگۆ و ستایشی خەڵک و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. دەربارەی چارەسەری قەیرانی دارایی و دەستکاری موچەی فەرمانبەرانیش ڕاگەیەندراوەکەی حکوومەت دەڵێت بۆ ئەو مەبەستە بڕیاردرا کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بەردەوامی هەبێت. لە بەشێکی ڕاگەیەندراوەکە داوەش هاتووە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان لە کۆبوونەوەکەدا دەربارەی ڕێکەوتنی لەسەر پرسی نەوت لە نێوان هەرێم و بەغدا باسی لەوە کردووە ئەوەی بەغدا دەیڵێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە و چونکە بەغدا موچەی 1,400,000 دابین ناکات ئەوەی بەغدا دەیڵێت بەشی نیوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ناکات. خەڵکی کوردستان و موچەخۆران ئەمڕۆ چاوەڕێەوە بوون حکوومەتی هەرێم دوای زیاتر لە 3 مانگ لە ئەنجامنەدانی کۆبوونەوەکی بەرهەمدار بکات و دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات بەڵام حکوومەت هیچ بڕیارێکی لەو بارەیە نەدا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە ئابسار بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین تەورە سەرەکیەکانی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران چی بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام ڕێزم بۆ بەڕێزتان بۆ بینەرە خۆشەویستەکانیش. ئەمڕۆ زۆر بابەت باس کرا بەڵام بابەتی سەرچی باسی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند کرا و بابەتێکی تر باسی موچە و فەرمانبەران و موچەی مانجی ئاب کرا و بابەتێکیش باسی شەفافیت لە دارایی و ڕاگەیاندنی بۆ ڕایگشتی و خەڵک دڵنیاکردنەوە بە ڕوونی کە داهات چەندە و بە چ شێوەیەک خەرج دەکرێت. ئەمەش لە ڕێگەی دیارە برادراوکە کۆمپانیای دیلۆت هەیە دوایەوەکی 4-5 کۆمپانیا قسەیان لەگەڵ کراوە تەقدیمی پرۆژەکانی خۆیانیان کردو پێی ئەو بابەت و سێکتەرانەی کە لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیران لەگەڵی تاوتوێ کردوون کۆمپانیایەک زۆرینەی بەدەستێناوە کە بتوانێت وردبینی ورد بکات لە بەتایبەتی داهاتی و نەوت و گاز دەرێنانی و داهاتی و خەرجەکانی و حتا ئەو پارانەی کە ئەو کۆمپانیانێک کە دەڵێن هەرێم قەرزارە ئەم کۆمپانیا زەبەلاحەکە کۆمپانیایەکی بەریتانی معتەبەرە ئەم وردبینیە دەکا و دەبێت بەڕاستی بۆ هەموو لایەکیش ڕابگەێنێ کە دیارە ئەمە دەتوانم بڵێم بەشێک لە دڵنیایی دەدا نەک هەر بە هاوڵاتیان بە ئێمەش. باش زۆر باش دواتر دێنی سەرتەوەرەکەم بەس سوارد بە دۆخی موچەخۆران و دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا هیچ بڕیارێک بدا یاخود ڕای و سەرنجی ئێوە چ بوو لە کۆبوونەوەکە دەربارەی ئەو دۆخە سەختەی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدایە؟ خۆی بابەتەکە باسی بەتایبەت موچەخۆران بێ یا باسی خۆپیشاندانی ناڕزایەکان بێ نەبوو بەڵام بەڕاستی لە باسی خوێندنەوەی وردەکاریەکانی موچەی مانجی تەمووز و هەوڵدان بۆ دابینکردن و پێدانی مانجی ئاب لەم ڕۆژانەدا ئەمن بەڕاستی قسەم تێدا کرد گوتم ئەوە وەزعی هەرێمی کوردستان کە بە بارودۆخێکی ناسەدا تێدەپەڕین و بژێوی هاوڵاتیان کە
ڕوو لە مەترسیدارە و خەڵک بەڕاستی بێزار و نیگەرانە لە حکومەت و هەژاری خەریکە بە تەواوی تەقینەوە لە ناو ئەو کۆمەڵگەی کوردەواری دروست بکە. ئێمە پێویستە ئەمە بە هەند وەربگرین و چای پێدا بەخشێنینەوە. و من بەڕاستی منشم هێنایەوە فەرمانبەری ئێمە هەیە 415,000 وەردەگرێ، بەڵام 150,000 کری خانووکەیەتی، 4 منداڵیشی هەیە من ئێوە دەپرسم ئەمە چۆن بەڕێوە بچێ؟ وەڵامیان چی بوو؟ وەڵامێکیان نەبوو؟ بەگشتی قسەکرا بەڵام خۆ من ناتوانم قسەی هەموو خەڵکی باسکەم کە چیان گوت و چیان نەگوت. بەسمەیە تەبان وەکو خۆم بەڕاستی وەکو کابراحمانیش کە لەوێ بووە، یعنی ئەویش قسەی زۆر ئیجابی باشی کرد و هەندێک لە وەزیرەکانی تیش بەڕاستی، بەڵام دەرگاکردنەوەکەی مە دەرگامان کردەوە حەقەتەنشکە بابەتە ینی بابەت نەبوو لە بڕگەکانی کۆبوونەوە. وەکتم حەقەتەن ئەمەش بەشێکی پەیوەندی بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە بەڵێ قەیرانی داراییە، بەڵێ ینی ئەوە دەبین کە موسەی فەرمانبەران چۆن کەم کراوەتەوە کە زۆر جار باشی دەکرێت لە کاتی خۆشی ئێمە قسەی خۆمانمان کردووە. گوتمانە کاکە بە تایبەتی هێندێکیان لەوانە بەڕاستی بە تایبەت ئەوەی کە موسەکانیان ینی وەسەتە لە ملیۆن بەسەرەوەیە، ئەمانە زۆریان لێ بڕدراوە کە 160 بووە و بە شێوشی گشتی حەقەتەن قسە کراوە. ئەو کاتش بەرگریمان کرد بەڕاستی ئەمڕۆژ حەقەتەن بە زۆر بەڕوونی و زۆر بە خەستیش حەقیقەتەن هاتمە سەری و لەمەدا باسی قەیرانی سیاسیشمان کرد. تەبان ئەم قەزە پەیوەندیش بەیەکەوە هەیە، چونکە خەڵک ئێستا بە حاڵەتێکی نەفسی و هێندێک کێشەی کۆمەڵاتی زیات تێدەپەڕێ. کاتێک دەبینی مەسەلەن لەسەر کێشەیەکی گچکە کەسێکی دەکوژێ، خەڵکێک تووشی شەڕێکی گەورە دەبێ، حەز دەکەی ینی لەسەر قسەیەکی کابرا هەڵدەچێ ینی بەدە کەس ڕاناوەستێ کومەبا بە ئەم حاڵەتی سیاسیە، ئەم قەیرانی سیاسیە، ئەم دڕدۆنجیە، ئەم بێمتمانەیە، ئەم هەموو لێک خوێندنە، ئەم هەموو کە کەس بە کەس ڕازی نییە. بەڕاستی هەمووی هاتووە حاڵەتێکی نەفسی کۆمەڵایەتی زۆر خراپی لە کۆمەڵگەی کوردەواری دروست کردووە کە هاوڵاتی بێزارە بێتاقەتە لە هەموو لایەک، ئەنی بە ئەوەی کە بەدەسەڵاتە، ئەوەی کە بێدەسەڵاتە، ئەوەی کە معارەزە کار دەکە، ئەوەی کە وەکو دەسەڵات کار دەکە. بۆیە چارەسەر بۆ گوتم بەڕاستی چارەسەر ئەوەیە بۆکم ئەساسەیەکەم قسە دەکەم، چارەسەر ئەوەیە کە هەنگاوی یەکەم پەرلەمان کارا بکرێتەوە. ئەم حکومەتە ناکرێت بێ پەرلەمان بێت. لەناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەڵێ بێگومانەوە وەزیرەکان لێودن باەشێ بڵێ ئەوان گوتم کاکە هەنگاوی یەکەم ئەوەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە. ئەم حکومەتە ناکرێت بێ پەرلەمان بێ، ناکرێت بێ چاودێری پەرلەمان بێ بەڕاستی، یعنی حکومەت بێ پەرلەمان نابێت. پاشان گەڕانەوەی وەزیرەکانی برادرانی گۆڕان کە ئەویش بەشێکی دیسانەکە قەیرانی سیاسیە، ئەمەش بەڕاستی بەبێ قەیری شە چارەسەر بکرێت. پاشان ئێمە بین گفتوگۆ بکەین دەربارەی بابەتەکانی کە پێم وایە ڕەنگە هەر بگەین بە ئەنجامێک، یعنی حتا ئەگەر دووبارە ڕێککەوتن نوێ بکرێتەوە بۆ ئەو دابەشکردنی پۆستەکانی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان زۆر ئاساییە چاپێداخشن پێ بکرێت، بەڵام بە ئەم وەزە ئاسایی بکەنەوە. پێم وایە ئەو کات دەتوانین ئێمە بە هەموو لایەکمان ئیداری ئەم قەیرانە ئەندازەیەک بکەین و حتەوە کە باز لە بەغدا دەکرێنی دەکرێت کاتی کۆدەنجەکە بێ بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا بۆ منی پسرنووی مافەکانی هەرێمی کوردستان و دابینکردنی بەشێکی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی کوردستان کە لە عێراق بەڕاستی خۆکاکە ئێستاگە هەر عێراق بەس پارەی گەنج و جوتیارامدا بازار خۆی دەبژێتەوە کە ئەمە بەڕاستی بەشێکی قەزێکەیە کە لە بۆفدانە ینی مەفروزە باسی ئەم قەزانە بکرێت ئەوە شایستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە بێ موسە بێ موسەی پێشمەرگە بێ دابینکردنی پێداویستی بۆ پێشمەرگە بێ لەو بابەتان. بەڵێ واز ناکە حکومەت بە شێوەیەکی گشتی ئەنجومەنی وەزیرانیش بەرامبەر بە هاوڵاتیانی زۆر کەم تەرخان لەو قەیراندەیەوە 3 مانگە یەکتر مەسەڵەن کۆنەبوونەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران. با من باسی ئیدارەی باسی ئەوەشم کرد گوتم بەڕاستی معقول نییە 3 مانگ زیاتر بەسەر کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران تێدەپەڕی مەسە ئەم ڕوودادەنیشی، ینی خەڵک مشکلەی هەیە، خەڵک گرفتی هەیە، ینی چێ بەرپرسارە لەم خەڵکە ئەو خەڵکی کە دێتە سەرجادە کە بێزارە کە نیگەرانە کە حەقی خۆیەتی چێ لێ بەرپرسارە چێ گفتوگۆی لەگەڵ بکە چێ ینی لێ پێسێتەوە چێ بە دوای داواکاریەکانی دابڕوە چێ هەوڵدە چێشەکانی بۆ چارەسەر بکە کاکە بەبێ کوبوونەوە ناکرێ ئەمە ینی ئینجا وزارەتەکانیش خۆیان کێشەیان هەیە گرفتاریان هەیە داواکاریان هەیە. بۆیە بەڵێ بڕیاردرا تەبانیانی کە 2 هەفتە جارێک ینی هەوڵدنە کاتی خۆیدا ئەمە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بکەین
ئومێد دەکەم کە ئینشاڵڵا وا بێت چونکە بەڕاستی ئیزە بێزگەلەوەژە من بەڕاستی باسم کاکە ئێمە ئەگە هەرنا وەرن من پێم باشەکە یا ئەو بۆردی داهات کاتی خۆ کە دروست کراوە کە کارە نەکرا دەبەر هەندێک لایەن کە پێیان باش نەبوو ئێستاش بە حسابی خۆن تەحەفوزیان لەسەری هەیە کەم پێش وایە خراپیش نەبوو کە هەموو داهاتەکانی بێتەوە لە و هەموو ژمارەکانیش بە دوواداچوونی بۆ بکە و مانگانەش بۆ ڕایگەشتی هەموو ڕابگەێنێ هەموو داهاتێکیش نەک نەوتوگاز هەچی داهاتی وەزارەت هەچی داهاتەکانی گومرگە و بۆی هەبێ لیژنە دروستکە بۆ لێکۆڵینەوەی و تحقیق لە هەر پارەیەک لە هەر داهاتێک کە گومانی هەبوو. باشە زۆر باشە بەڕای بەرزتان وەکو وەزیرێک کاتێ و ناتوە مەسەلا و سیستەمی پاشەکەوتە لا ببرێ پێداچنەوەی بکرێ بۆ حکوومەت پێداچنەوەی بۆ ناکە خەم تەرخەمی نیە لەو ڕۆ زۆر ئەمڕۆ باس کرا ئەوەی کە بە پێ ئەو راپۆرتانەی کە وەزارەتی دارایی و سامانە شوشتەکان هێناوە کە ئەو پارەی کە دەستیان دەکەوێت بەشی جاری هەر ئەمە دەکات تەبان کە ئەویش ئەندازەیەک مشکلی هەر هەیە تەبان باس کرا کە بینی پاشەکەوت ئێمە هەر باس کراوە کە حەقەتەن کاتی خۆشەوە پاشەکەوت بەڵام ئەمڕۆ پێشنیارێک کرا کە پێشارێکی زۆر بەجێ بوو کە کاکە بە حساب بانقی بۆ خەڵکی بکرێتەوە پاشەکەوت هەیە باشە هەر کەس سە حساب بانقەکە ئەگەر هیچیشی تێدا نەبێ وەختێک کە پارە هەبێ قەی نەتوانێت ئێستا بلۆکیکەی وەختێک کە پارە هەبێ ئەم فەرمانبەرە چەند پارێ حەق بۆ تەبەندی سە حساب بانقەکەی و حەقی خۆتی بەکاری بێنی حەق لە بانق مێرێتەوە ئەمە بەڕاستی ینی هەوڵێکی تەبان هەوڵێکیکە هەیە هەر دەربارەی من باسم کردم کاکە ناکرێمە چاکسازیش نەکەی بڕیارە ینی بڕیارەوە لەو فترەیەدا تەبان سیستەمێک دانراوە سیستەمێکی ئەلیکترۆنی کە هەموو فەرمانبەرێک لە ئەنجومەنی وەزیرانیش دەست پێ دەکرێت هەموو فەرمانبەرێک بەدە پەنجەکانی مۆر دەکات کە ڕاستی بەسمی وەردەگیرێ کە لەکوێیە ینی فەرمانبەری کوێیە بۆ ئەوەی کە هەر کەسێک کە دووبارە بێ بە تایبەتی کە باسی بندیوار و باسی دوو موچە و باسی سێ موچە ئەوانە دەکرێت ئەم پێمە ئەوە لەم ڕۆ چاکسازێکی باش دەکرێت ئەمانە هەمووی ئاشا دەکرێت ئەگەر دیسانەکە حەزب لێ بگەڕێەوە دەستی تێورنەدا بە شێوە لە شێوەکانیان هێرێتەوە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەری ئەوەی کە لە کۆبوونەوەی ئەمڕۆدا هیچ بڕیارێک نەدە لەبارەی دەستکاریکردنی موچەوە هیچ بڕیارێک نەخێر هۆکارەکەی ئەو بوو کە گێرانەوە بووی کە داهات نییە داهات نیە هەر ئەوەندەی کە هەیە بەشی ئەوە دەکا باشە ئەی سەبارەت بەڕست باس شەفافێتی نەوتت کرد ینی بەڕز وەکو وەزیرێک ئاگال لە داهاتی نەوت نییە چۆنە و چۆن سەردەچەند خۆی کاک عەبدولحەکیم تەنها ئەوەی کە لە وێبسایتی وەزارەتی سامانە شوشتەکان ڕادەگەێنێت ئەو هەمومان دەیبینی ئەم مانگە بڕی چەند نەوت هەنار دەکراوە و پارەکەی چەند بووە کە ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە بەڵام داهاتەکانی تر چەندە و ئەو نەوتەی تر کە ئێستا مەسەڵەن ینی من بەڕاستی ڕۆژێک لە ئەنجومەنی وەزیران باسم کرد یعنی گوتم لە گوندی بەنێنان بووم لە بەرامبەر ئەو گوندە کە وەرگۆسکی هەیە و مەسفایەکی گەورەی لێیە 200 تانکەری لێ بووە وتم کاکە ئێمە نازانین ئەم تانکەرە نەوتانە ئەم نەوتەی بۆ چێ دەبن چ نەوتێکە بەچی دەفرۆشن بەچەند دەفرۆشن پارەکەی بۆ چییە جا ئەوەش نەتەمە کاکە خۆ چەند جار باس کاکە حیزب ینی هەیە بەشە حسەی هەیە لە نەوتدا لە نەوت ئێستاش ئێدەی خۆ هەر وازەحە تەبان یعنی یەکێک لە هۆکارەکانی کە نانویست ئەم بۆردی داهاتە ئەکتیڤ بێ ئەوەیە کە بە دوودا بچێ مەسەڵەن لەم بۆ نمونە مەسفا نەوتیە سەدا پازەی مەسەڵەن ئیفلان کەس یا ئیفلان حیزبەیە تەحەفوزی لەسەر چی هەیە کاکە کاکە بۆ خۆ بیرەنەوت نییە خەڵک هەیەتی یعنی زەنج کاکە حیزبەکان بیرەنەوتیانەیە ئێستا بەشێکیان هەیە مناڵم بەنی بەشێکیان هەیەە حسیان هەیە بەشیان هەیە لە نەوت لە بیرە نەوت کاچی خۆم بۆیە کاک حەشیمجان ئەگەر باسی ینی شەفافیت دەکرێت داهات نەخێر ئەو شەفافیەتی کە ینی پێویستە لە هەموو شتێکیدا کە هەبێ لە هەموویدا تەبان بەس بەڵێ من ناتوانم ینی شاهدی نەدەم ئەوەی کە بەم بۆرە نەوتیدا دەڕوە چەند ڕۆیوە تەبان کە هەمووی حساب کراوە ئەوەندە بووە بۆەوەندە دراوە و پارەکەشی ئەوەی ئەمە جیاوازە پاشم من کاکە خەڵک نەک خەڵک بەڵێ من داوام کردم کاکە ئێمە بێین ئەگەر ئەم داتا و ئەرقامانە ڕاستن بە ڕوونی بۆ خەڵکی بخەینە ڕوو بەرگریشی لێ بکەین خۆ
خۆگە ڕاست نیە بەڕاستی خەڵک حەقیتی کاکە بڵێ من بەرچاو ڕۆشن نیم گوتمە کاکە نەک ینی خەڵک ئەم ئەنجومەنی وەزیرانە بەشێکی بەرچاو ڕۆشن نییە ینی بەر لەوەی کە خەڵک بەرچاو ڕۆشن بکرێ ئەم خەڵکە بەرچاو ڕۆشن بکرێ بڵێ کاکە هەموو داهات هەرێمی کوردستان لە هەرچی کنج و کەلەبەرێکێتە من ئەمە داهاتەکەیەتی و ئەمەش بۆ ئەو شوێنێ دەچێتەوە و بۆ ئەمەش بەکاردێ خۆتەمان کاتی چاودێری دارایی بۆ دەرم باس پەرلەمانێک بکات خۆ کاتی لیژنێشی دارایی پەرلەمان دەبێت مەسەن دووجار چاودێری دەکات ڕقابە دەکات وردبینێک دەکات بەهەرحاڵ لە قەزەی بەتایبەتی نەوت و گاز هەوڵێک دراوە لە مێژە تەقریباً لە مانجی 2016 گفتوگۆ کراوە لەگەڵ هەندێک کۆمپانیای گەورە بەتایبەتی بۆ وردبینی لە نەوت و گاز تامان دیارە ئەو لیژنێک کە ئەنجومەنی وەزیران بووە لەگەڵان دانیشتبوو پێی ئەم پرۆسە پێی ئەو سێکتەرانەی کە دیاری کراوە ئەو کۆمپانیەکە هاتن تەقدیمیان کردووە ینی یەکێکیان دیارە زیاترینی هێناوە زیاترین دەرەجێ هێناوە و دیاری کراوە بۆ هەڵبژێدراوە بۆ وردبینیکردن لە داهات لە نەوت و گاز لە دەرهێنانی هەتا فرۆشتنی و داهاتەکەی بەڵام نەکەرەوە بۆ بۆریان بۆ تەنکەریش بەڵێ هەمووی ینی بۆی هەیە پێ بە پێ پێدا بچێ چەندە چەند نەوت دەردەهێنرێ و بە چەند دەفرۆشرێ و پارەکەی بۆ کوێ دەچێ هەمووی بە وردی تەبان و حتا ئەو کۆمپانیانەی کە دەڵێن مەسەن هەرێمی کوردستان مەسەن یان وەزارەتی سامانسوورەکان مەسەن 1 میلیارد دلاری ئمە قەرزارە ئەویش دیسانەکە پێدا دەچێت بەو داتایانەی کە هەیە لە سۆمۆ بێ لە کۆمۆ بێ لە بەندەری جیهان بێ لە ئەمریکای بێ لە ئەو باخیرانە بێ کە هەموو داتاکان لە خۆزانی لە ڕۆژئاوا بوون نابێ هەیە ئەمە ڕێگەشی پێدراوە عالەمیەن بێ بە دوواداچوونکە و وردبینی بکات لە هەمووی تەبان ئەمە خۆی بەداخۆیانی خۆی نەدەبووە بێ خۆی دەبوو ئێستا ئەمە چاودێری دارایی چ لیژنێکی وردبینی چ ئەوەی نەوت و گاز هەر لیژنێکی کە ڕابست پێدرێ بە ئەوە کە داهات ڕۆشنکە و شەفاف بێ دەبێت خۆمان بمان کرد بە ئەمڕۆ بۆچی ئێستا من سەرۆکی دوانی چاودێری دارایی لێرە میوانمان بوو ئەو باسی و کە تەنانەت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕێگەنە دوانی چاودێری دارایی هەرێم وردبینی بوو بکات بۆ داهات و بۆ گرێبەستەکانی ینی زەرورنی سەرەتا لە ناوخۆ ڕێگرە بە پەرلەمان دوای حتا باس ئەمڕۆ باس کرا کە ئەگەر ئەمەش بکرێ مەفروضە چاودێری دارایی بە شێوەی لە شێوەکان لەم پرۆسەیەدا بێ و حەقی خۆیەتی و بەنی ئەگەر پەسەندی نەکا پەسەندی نەبیانی پێشنیاریش ئەوەش کراتەوە خۆی دەبێت خۆمان بەڕاستی دەبێت خۆمان ئێمە بەرچاوی خۆمان ڕۆشن پێش ناکە خەڵک بێن بەرچاو ڕۆشنکە ینی خۆت ئێستا هەموو وەزیرەکان بە کورتی لەناو ئەنجومەنی بەرچاو ڕۆشن لەبارەی کۆی داهاتەکانی هەرێمەوە بەڕێزێکی لەوانەیە کە بەرچاو ڕۆشن لەبارەی کۆی داهات قەناعەتم نییە کاگە عەبدولحەکیم خۆ من ئێستا قەناعەتم هەبووە بە هەمووی بەڕاستی ینی قەناعەتم بە هەمووی هەبووە ئێستا ئەدەرە بۆ خەڵکم ڕوون دەکردەوە بەڕاستی بە ڕۆشنی باسم دەکرد و بە دڵنیاییشەوە بەرگیشم لێ دەکرد بەڵام نەخێر ئەمن بەڕاستی هەموو ئەو داهاتەی کە هەرێمی کوردستانە بڵێ هەموو ڕۆشنە بەڕاستی هەموو ڕۆشن نییە و ئێمە بێشێک لە قسەکانی ئەمڕۆ کە کرا ئەمە بووە ینی بۆیە من دەڵێم دەبێ هەوڵ بدەین حەقیقەتەن بۆیە من کە باسی بۆری داهات دەکەم یا باسی هەر لیژنێک کە دەکەم مەبەستمە کە بەڕاستی بتوانێت و دەساتیشی پێ بدرێت کە بچێتە بنج و بناوانی هەموو ئەو داهاتانە و ماگانەش راپۆرتی گشتی بۆ ڕای گشتی بڵاو کاتەوە خۆی کاکەش لە شێشەکانی ئەم خەڵکە ئەوە نییە کە دڵێ کاکە بڕوای نەبووە کە ئەم داهاتە ئەوەندە بێ وانە یعنی خەڵک ئەگەر قەناعەتی بێ 100% کە داهاتەکە مەسەن بوون 250 میلیۆن دلارە باش دڵێ کاکە ئەم 250 میلیۆن دلار 1,400,000 مسەخۆرم هەیە ئەو خەڵک قبول ناکە هیچ کەس فەسڵ بێ هیچ کەس لا ببرێ کاکە پارەکە بەشی ئەوەندەتان دەکا خەڵک دڵی چی کاتێ یعنی ئەگەر بڕەکەی دیار بێ و لە چی خەرج دەکرێت دیار بێ هەرچەند نابێ ینی گەندەڵی قبول بکرێت نەخێر کاکە بۆ مەسەن خەڵک ئێستا لە ماڵی خۆی دانیشتووە مەسەن 1 میلیۆن 2 میلیۆن گەندەڵی لە داهاتی هەرێم هەیە ئەوەی کە بەڕێزت پێت وایە ناڕۆشنی هەیە بەڕاستی بەشێکی دیار نییە خۆ ئەوش گەندەڵیە و لە خەرجکردنەکەشیدا کە هەر هیچ باسی هیچ نەکەین ینی هیچ کێشەیەکی نەبێ تەنها ئەو کە کاکە لە 4 میلیۆن کەس 4 میلیۆن کەس 1,400,000 کەس مسەخۆرە بۆ شێشەکەی ئەم خەڵکەش کەس قبول ناکە کەسی کەم بکرێتەوە ینی هەتا ئەوەی کە بندیوارەکەش ئێستا کەمیکەوە 200,000 ئەویش خۆپشاندان دەکات خۆی بەڵام ئەگەر حکومەت موئەسەساتی بێ ینی حکومەتەکە ئەگەر خۆی کێشەی نەبێ نەترسێ لەوەی کە ئەگەر
المذنب خائف اگر خۆی خەتابار نەبێ ناترسێ و بێ بنە دەڵێ من ئێستا من بەڕاستی خۆشی نێ بێڵێم لە وەزارەتی خۆم بێ بنەتە دیواریتیان نییە بابێن بۆم دیاریکەن بەیانی فەسیلەکە ئەو وەزع ئێستا جیاتەمە ئێستا بەتەناو خەڵک فەقیر لەبەر فەقیر و هەژاری داوام دەکات و کابرا کری پاسی پێ نییە تەکلیفی چی لێ بکەیت ئێوە کاکە ناوەڵە بندیوارم ینی سەنجاران مەمنون دەبم کەسێک بندیوارێکم پێ ڕابگەێنێ بەس بندیوار فعلا نایەکەی خۆت لە وەزارەتێکی خۆم نایەکم دەداتێ بۆم دەنێتە من تاقی دەکەم دەسم کابرا دەوام دەکات ینی بەرحاڵ نا پێم خۆشە تەبان ینی زۆر زیاد دەگوترێت کاکە حەچیم ئێوەش بەرپرسیارن زۆر باشە با باز لەبەر بەرپرسیار کاتیشمان کەمەوە باز لە بەرپرسیار هەموو لایەنەکان بەرپرسیارن ئێستا بۆ نمونە ئێوە من تەنی میوان باز لە هەموو وەزیرەکان بەرپرسیارن لە سیاسەتی حکومای هەموو لایەنەکان وەکو یەک بەرپرسیارن نەخێر هەر کەس بەقەدەر خۆی بەرپرسیارە چۆن ئەوەی کە پێگەی بەهێزترە و دەسەڵاتی زیاترە و سێکتەرە حساس و گرنگەکانی بەدەستەوەیە بەڕاستی بەرپرسیاری سەرژی ئەوە و ئەوانەی کە بەڕاشکایی بەڵێن پارتیەکێتی ئەوان ئەو ڕەنگە خراپەیان ڕشتووە کە ئەم وەزعیان بۆ ماقعیگاند و کاکە یعنی چێ 1,400,000 کەسی دامەزاندووە ینی ئەو لە ڕقی ئەو دەی تەعین کردوش دەی تەعین کردووە ئەو 50 خانشین کردوش ئەوش 50 خانشین کردو یەکی زیاتر بێ دەبێ ئەوش یەکەشی خانشین کردو ئەگەر چەکدارێکی کۆنی باسیش بوو بێ ینی کا حەشیم خۆی ئەمانە بەرپرسیارن بەرپرسیارەتی ئێمە چی بووە ینی سەر چیتە بن ئەمە هاتوین بەڕاستی لێ ناشارمەوە خۆم بە وەزیری خەڵک دەزانم بە خزمەتکارێکی چین و توێژێکی فەقیر و هەژاری خەڵک کە لەم سێکتەرە دەمێت خزمەتێکیان پێ بکەم و هاوکارێکیان بکەم تەبان و بەلانی کەم هێندێک ستەم و غەدر کلیان کردەوە سەر لام بەم هەوڵ دەم وەزن تۆزێک چاپ بکەم لەمەدا بەرپرسیارم لە کۆی گشتی ژیانی بەرپرسیارنی کە موچەی خەڵک کەم کراوەتەوە بەرپرسیارم ئەگەر بێدەنگ بم ئەگەر هەڵوێستم نەبێ ئەگەر باش ئێوە لەگەڵەوەدا نەبوون بۆ نمونە بازەوەکە بەدەنگدان نەبوو سیستەمی پاشەکە بەدەنگدان نەبوو پرۆژەیەک هێنرا گوتیان کاکە خوێنرایەوە هەموو باس کرد ئەلحەقا پرۆژەیەک هێنرا گوتیان کاکە ئێمە داهاتمان ئەوەندەیە فەرموو ینی 900 ملیاریش موسەیە ینی تەنها 350 ملیار 400 ملیارمان پێ پەیدا دەبێ 900 موسەیە چی لێکن فەرموون کەمیان کرد بۆ بە سیستەمێک ئێمە تەبینمە لەسەر ئەم سیستەمە هەبوو هێندێکمان تەبان قسەشمان تێدا کرد کە کاکە ئەمە زۆر لێبڕدراوە ئەمە بەڕاستی بە حەقی نازانین بەڵام خۆی ئەساسەکەی یعنی شتێک ئەگەر لە ئەساسەوە خوار بوو دوایی نیە هەرچیە لەسەری بچینی هەر خوارە ینی کەیف یستەقیم الظل والعود أعوج دار سێبەر چۆن ڕازە بێگە دار خوار بێ خۆی یعنی کێشەکە لەوەدا هەیە بەڵام لەگەڵ ئەمەش ئەمن ئێستا ئەوەی کە بەرچاوم ڕۆشن بێ ئێستا بۆ نمونە وەکو باسم بەرچاومان ڕۆشن بێ هەمووی دیار بێ و گەندەڵی تێدا نەکرێ و حزب تەسەڕوفی پێوە نەکا حزب تەحکومی پێوە نەکا باشە و کاتێ من لەگەڵ ئەوم بەڕاستی من دێم وەکو فەرمانبەرێکی حکوومەتی دێم ئەدەرە با خەڵک نیگەرانیش بێ تاقەت بێ نەبێ کاتێک بۆ خۆشم دەزانی بینی منیش لە پێشنیارەکانی من ئەوە بوو ینی بابیێڵم تەبان گوتم کاکە مادام وایە ئێم خەڵک و فەقیر و هەژاری زاری 200 و 300 دەگرێت هەلیمە بڕن ئەوەی کە ملیۆن بەسەروێت کە کاکە زۆرتان لێ بڕ 160 گوتم ڕێیمە ئەوانەی خۆمە پلەباڵەکان زۆریان لێ ببڕن 175 بردراوە خۆم پێم خۆش کاکە و کاتەی ژیانیش با تۆزێک بێتە خواری وەکو خەڵکەی بێ ئەو کاتی بە خەش ڕادەگەندم کاکە ئەمیش وەکو ئێوەم و داهاتەکەش ئەم دێ کاکە ئەوەمە بەشمان دەکات دەبێت تەحملکەی پێ دوای کاتژمەکەمەوە زۆر بکوتی ئەگەر داهات یاریمی کوردستان هەم کۆی داهاتەکان شەفاف بێ ناتوانرێ باشتر ئیدارەی موچە بدرێت لەوەی ئێستا خۆی دەتوانرێت بەڵام لەگەڵ ئەوەش دەبێت لە چاکسازی بکرێت چاکسازی لە چی چاکسازی لە موچەخۆری بندیوار چاکسازی لە زۆرە موچەخۆری بندیوار باز دەکەن وڵا مندا تاکەم لا نییە چاکسازی لە موچەخۆری بندیوار موچەی دووبارە و هێندێک خەرجی ئێستا باش هێندێک خەرجی کەم کراوەتەوە زۆر ینی دیار کات کەمە دەنا زۆر شێوازی چاکسازی هەیە پێم وایە دەتوانرێت باشە بەڵام بڕۆی بەرز زۆر بە کورتی کاتیەوە ناوت حکومەت دەستکاری ئەم سیستەم کە نرخی نەوتیش بەرز نەبووەوە دواوتەش دەوێت ماوەی سوپاس دەکەن نرخی نەوت بەرز بۆ تۆ ڕاستەکەی ئەم بە پێویستی دەزانم کە دەستکاری بکەین بەڵام ئەوەش بزانین کە بەشێکی زۆری ئەو نەوتێک کردو کە دەفرۆشە ئێستا نافرۆشرێ ئەوەش ینی کەرکووک ململانەی حزبی بەشێکی تەمە 6 مانگە ڕاگیراوە و بەشێکی کە 150,000 بەرمیل بۆ عێراق ینی کە کردی 100,000 کاکەم بۆ بەشەتی ڕازیم 50,000 بۆ خۆت بفرۆشی 50,000 پارەکە بدەیەوە ئێمە بەڵام من بەڕاستی بەرگیرم قەز ناکەم تار تاوەڕۆشنەوەی بەڵام وەکو
حقەتێکیش ئەمە هەبوو. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدولسەمەدی وەزیری پشتیوان و سەرچاوەکانی و کە لە بەشێکەکان لەگەڵ مابوو. بینێرانی بەڕێز دوای ناوبڕێک لە بەشی دووەم سپارەت بە وەفدی حیزبە سیاسیەکان بۆ وەغدا لەگەڵتان دەبێت لەگەڵ مامێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دوێمدا بە میوانداری بەڕێز کاوە محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق لە سودوی سەرکێڕوە لە سۆرانەوە مەڕوانگەڵای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان تاوتوێی سەردانی وەفدی حیزبە سیاسیەکان بۆ بەغداد دەکەین. کاکاوە بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرنجی بەڕێزتان لەسەرم سەردانە حیزبی کە بۆ بەغداد کراوە چی؟ زۆر سپاس، سڵاو بۆ ئەوە ببنێران و بۆ کاک سۆران. لە ڕاستیدا ئەو سەردانە دوێنێ هەندێک قسەی لەسەر کرا، بەڵام با بڵێن نیوە وێنەیەک چێشرا لەوەی کە هەندێک قسەی لەسەر کرا و لێکدانەوەی لەسەرکرا، بەڵام ئەمڕۆ وێنەکە تەواو بوو کە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی هەردوو بەڕێزان حەیدەر ئەبادی و مەسعود بارزانی بینیمان و لێی دەخوێنینەوە. ئەویش لەوەیە کە لە ڕاستیدا کورد بە لاوازیەوە چۆتە بەغدا. کورد لە پێگەیەکی لاوازەوەی لەبەرەوەی ناوماڵی خۆی پەش و بڵاوە، ئەزمەی سیاسی هەیە، ئەزمەی ئابووری هەیە، ئەزمەی ئیداری هەیە. مەسعود بارزانی چۆتە بەغدا کە با بڵێن باسیەوە دەکات کە دەڵێ بۆ ئەوەی شێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. ئەمە دیوێکی با بڵێن وێنەکەیە. ئەوی تریشانەوەیە کە ئەوەی کە مەسعود بارزانی پێشتر باسی دەکرد و کە گوایە باس لە ڕیفراندۆم و دەوڵەت و جیابوونەوە دەکرا، بە هیچ شێک باسی بەغدای نەدەکرد، یان ئەوە تا تەنانەت باسیەوە کرد و کە دەبێت سنوورەکان ئێمە بە خوێن بچێشین و مەسرور بارزانی کە کوڕی باسی لەوە کرد کە ئێمە لە مەودوع عێراقی نین و هەموو ئەوانە عکس بوویەوە. چوون بۆ بەغدا و باسکردن لە چارەسەرکردنی کێشەکان بێکەوە و تەنانەت ئەمڕۆ بەڕێز مەسعود بارزانی لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی گوتی ئێمە عمقی بەغدا عمقی استراتیجی ئەمە چ بەمانەیەکەوەی کە بارزانی وتی بەغدا قوڵای استراتیژی هەرێمی کوردستانە؟ ئەمە ئەوە دەگەیەنێ کە لە ڕاستیدا مەزاجی شەخصی و بەرژەوەندی حزبی ئەمە ئاراستە دەکات. چۆن چ ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی جیابوونەوە و ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵەتەوە هەیە، چ ئەوەی دیسانەوە قڵببوونەوەی ئاەتەکەیە کە دیسانەوە لە ناکاو بڕیارێک دەدە دەڵێ یەڵە با بڕۆین بچینە بەغدا و ئیتر هەموو ئەو قسانە و ئەو دروشمانەی کە بەرزی کردوەوە دەیخاتە پشتی و دێت لە بەردەم عەبادی بەبێ ئەوەی کە ئاڵای کوردستان لە پشتیەوە دانرابێت تەنها ئاڵای عێراق دابدرێ و باز لەوە بکە کە ئێمە بەغدا عمقی استراتیجی ئێمەیە و
پیرۆزبایی لە حەشدی شعبی بکە ئەوەی کە کاتی خۆی با بڵێن اتهامی هەندێک لایەنی تری دەکرد گوایە ئەوان دەبن بە پاشکۆی بەغدا ئەو دەرکەوت کە چۆن تعامل لەگەڵ بەغدا دەکا و چۆن پێویستی بۆیە کە دەبێت لەگەڵ بەغدا گفتوگۆ بکە. ئێمە پێشتر بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی وەلایەنەکانی تریش بەڕاستی باسمان لەوە کردووە کە پێویستە ئێستا کاتی ئەوە نییە ئێمە باز لە زیابوونەوە دەوڵەت بکەین ئەگەرچی ئێمە لە پارتی پەرۆشترین و دەمانەوێت دەوڵەت دروست بکرێت بەڵام بێگومان بە ڕێچکە و ڕێگە قانونی و دامەزراوەکەی خۆی کە پەرلەمانی کوردستانە و پێویستە زمینەی سیاسی و ئابووری بسازێ بۆی بتوانین دەوڵەتێک دروستکەین خەڵک لێی هەڵنەیە خەڵک کەرامەتی پارێزرا و بێ و دەوڵەتێک بێ سەروەری هەبێ. بەڵام ئەو اتهامی ئەو ئێمە دەکرد کە على ئاساس ئێمە دەچینەوە بەغدا و دەبین بە پاشکۆی بەغدا ئەمە ئێمە مەبەستمان بوو کە کێشەکانی هەرێم چارەسەر بکرێت لەبەرەوەی ئێستا سیاسەتی فرۆشتنی سربەخۆی نەوت لەلایەن ئەوە حکومەتی هەرێم و بەتایبەتیش کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کۆنتڕۆل کراوە دەرکەوت کە فەشەلی هێنا لەبەرەوەی کە نەک نەتوانرا چارەسەری کێشەی موچەی خەڵک بکە بەڵکو قوڵتر بووە و ئێستا ناتوانێت چارەگە موچەش لە کاتی خۆیدا بداتە خەڵک. بۆیە ئەو قسەیە کە ئێمە دەمان کرد ئەمە ڕاست بوو و ئێستا کە مەسعود بارزانی چۆتە بەغدا گفتوگۆ دەکا ئەمە ئێمە لەگەڵەوەین بەڵام چۆن پێویستە سەرەتا لە ناو ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین. ئێمە ئەگەر لە ناو ماڵی خۆمان دەست پێ نەکەین دەبێت ئاوە بەلاوازی بچینەوە بەردەم بەغدا. ئێمە باشە لاوازەکەی چی بەس دواتر قسەی لەسەر دەکەین ئەگەر بچین لای مامۆستا مەڕوان گەڵاڵی کە بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵمانە. مامۆستا دەمەوێت سەرنجی بەڕێشتان بزانین سەبارەت بە مەسەلەی ئەو سەردانی وەفدی حیزبە سیاسیەکان بۆ بەغداد وەکو کۆمەڵی ئیسلامیش ئێوە بۆچی بەشداریتان لەم شاندەدا نەکردووە؟ بسم الله الرحمن الرحیم سەڵاو بۆ بەڕێز و بۆ میوانە بەڕێزەکە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستمان. دیارە وەکو کۆمەڵی ئیسلامی کە بەشداریمان نەکرد لەو وەفدە پێشەوەی کە بێمە سەر وەڵامدانەوەی ئەو پرسیارە پێم خۆشە ئیشارە بە هەندێک خاڵی سەرەکی بکەم. یەکەمیان هەرێمی کوردستان بەداخەوە دەڵێم تا کوێستانەکە بە میزاجی شەخصی بەڕێوە دەچێتن و لە هەرێمی کوردستان ئەو دام و دەستگانەی کە هەمانن بە دامەزراوەی نەکراون و ئێمە لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد بۆ دروستکردنی ئەنجومەنی باڵای دانووسان لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە ئەو وەفدانەی کە دەچن بۆ بەغدا لە هەموو لایەنە سیاسیەکان بن و دەسەڵاتیشیان هەبێت. ئەمڕۆ کە هەرێمی کوردستان بە کۆمەڵە قەیرانێکدا تێدەپەڕێتن کێشەکانی لە ناوە خۆ زیاتر بوون هەم کێشەی سیاسی و کێشەی یاسایی پەرلەمانمان لە کار خراوە و قوتی خەڵک بڕاوە و لایەنە سیاسیەکان دەتوانم بڵێم لە مێژووی سیاسی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە خراپترین قۆناغ و مەرحەلەدا گوزەر دەکاتن تێدەپەڕێتن. وەکو برای بەڕێزم ئیشارەی پێکردە بووە پێشەوەی کە ئەو وەفدە ڕێک بکەوێتن بچێتەوە بۆ بەغدا کە تێبینی زۆرمان هەیە لەسەر چوونی و شێوازی و پێکهاتەی وەفدەکە دەبووە نێوماڵی خۆمان چارەسەر کردبایە و کێشەکانمان لێرە چارەسەر کردبایە و ئەو کاتەی دەتواندرا وەفدەکە بە شێوەیەکی ڕسمی و ئەجندای ئەو وەفدە دیاری کرابایە و خاڵە ڕئیسیەکان کە قسەیان لەسەر کرابایە. نەچوونی کۆمەڵی ئیسلامیش بۆ بەغدا بەڕاستی ئێمە نامانەوێ ئیشتیواجی کار بکەین. ئێمە زۆر ڕاشکاوانە گوتومانە ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێم کۆتایی هاتووە ئێمە بەشدار بین لە وەفدێکە بە ناوی سەرۆکایەتی هەرێم بڕواتن ئەو خۆی لە خۆیدا هەڵوەشانەوەی ئەو هەموو هەڵوێست و پێشکەشکردنی ئەو پرۆژە یاسایانن کە لە پەرلەمانی کوردستان پێشکەشکراون و ڕاستنەکردنمانە لەگەڵ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان کە لە بۆ ساڵێک دەڕواتن کە وەزی هەرێمی کوردستان ئەو قەیرانانەی بۆ دروستکراون. لەبەرەوە ئێمە قەناعەتمان وایە دەبێ لێرانە کێشەکان کۆتاییان پێ بهێنرێتن و کێشەکان چارەسەر بکرێن ئەو کاتەی هەموو لایەنەکان زۆر باشە مامۆستا مەڕوان چوارچێوە دروستکردنی ئەو ئەنجومەنە باڵایی بۆ دانووسان بچن بۆ بەغدا. بەڵێ کەواتە بەڕێستان پێتان وایە مەسعود بارزانی
لە ڕووی یاساییەوە مافینێکە بە سیفەتی سەرۆکی هەرێم سەردانی بەغداد بکە و شەرعەتەی نییە لە ڕووی یاساییەوە ئێوە و مامەڵەی لەگەڵ ناکەن شتێکە مچامەلەی ناوێتن ئێمە ڕێزمان بۆ بەڕێز کاک مەسعود هەیە کە پیاوێکە خەباتێکی زۆری کردو بەڵام وەکو ئەو پۆستە کۆتایی هاتووە لە ڕووی یاساییەوە کە کۆتایی هاتووە یعنی هەتا ئەوانەی کە نەیاری ئێمەشن و ئەوانەی کە پێشوازیشمان لێ دەکەن بەڕاستی چاک دەرک بەوە دەکەن کە لە ڕووی یاساییەوە ئەو پۆستە وجودی نەماوە لە هەرێمی کوردستان و دەبێ لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کرابایە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە تا چەند ئێوە نیگەران لەوەی کە ئێستا دامەزراوە فەرمیەکانی هەرێم لەم پرۆسێدا غایبن لە مەسلەی پەرلەمانە کە پەکراوە لە مەسلەی حکومەتە لە ڕێی حیزبەکانەوە مەسەلەن مامەڵە لەگەڵ بەغدا دەکرێم جۆرە مامەڵەیە ینی ئایا مامەڵەیەکی دروستە تۆ حیزبەکان نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن؟ خۆی دەبێ پێشەوەی کە بینە سەرە و خاڵەوە برای بەڕێزم کە لە بەغدایە چاکتر شارەزایە لە ئێمە ئەگەر تەماشا بکەین پێگەی کورد لاواز بوو لە بەغدا بە تایبەتیش پێگەی برادرانی پارتی دموکراتی کوردستان کۆمەڵە پۆستێکی گرنگیان لە دەستدا لە بەغدا بۆ نمونە سەرۆکی ئەرکانی سوپا کە هی برادرانی پارتی دموکراتی کوردستان بوو لێیان سندرایەوە و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەو کۆتاییەشدا لێسەرنەوەی متمانە لە بەڕێز زێباری و ئەو جا دروستبوونی کوتلەی برادرانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی کە فراکسیۆنێکی بەقووەتیان پێکێنا تەحالوفی شیعی و لەگەڵ سونە ئەتوانم بڵێم زیاتر معاملەیان لەگەڵەوانە دەکرد بە تەسەووری من ئەوە هۆکارێکی بەقووەتر بوو بۆ چوونی بەڕێز کاک مەسعود بارزانی و لەگەڵە خۆبردننی ئەو چەند ئەندامی ئەو وەفدەشاندە لەگەڵی چوون بۆ بەغدا بۆ تونند و تۆڵکردنەوەی پێگەی پارتی دموکراتی کوردستان بوو لە بەغداوە اتفاقاتی تر بوو لەگەڵ لایەنە شیعیەکان بە تایبەتی لەبەرەوەش بەڕاستی ئەوەی کە جێی چاوەڕوان نەکراو بوو لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەی بەڕێزیان لەگەڵ عەبادی کە ئاڵای هەرێمی کوردستان دانەندرا بوو ئێمە برامان کاک عەبدولستار مەجید کە وەزیرێکی ئەو حکوومەتەیە ئەو کابینەیە کە چوو سەردانی بەغدای کرد ئامادە نەبوو دابنیشێتن کە عەلەمی کوردستانی لە پشت نەبێتن عەلەمی کوردستانیان لە پشتدانە ئەو جا دانیشت هەر سەرکردەیەکی دیکە باە هەر بەرپرسێکی دیکە باە بەو شێوازە هەڵسوکەوت و معاملەی کردبایە لەوانەیە ئێستانە کە خۆپیشاندانی گەورەی تشکرابانەکە وەکو بڵێ ئەو هەرێمەی کە دان پێنراوە و هەرێمێکە فیدرالیەتی خۆی هەیە و حەقی خۆی هەیە کە عەلەمی کوردستان دابدرێتن لەو شێواز و لەو جۆرە کۆنگرانە کۆنگرە ڕۆژنامەوانیانە بە تایبەتی کە ماوەیەکی زۆرە قڵەی کێشە و مشکلە لە نێوان هەرێم و بەغدا هەیە بەم پەلە چونەوە بەغدا و بەو کرچ و کاڵیە قەناعەتم وایە هیچ کێشە و چارەسەرێکی بۆ میلەتی کورد سوپاس دەکەم دواتر گرێنەوە لای بەڕێزت کاکاوە سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئەم وەفدە بە لاوازی ڕۆشنێنی لاوازەکەی لە چیدا بوو؟ لاوازەکەی ئەوەیە کە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە ڕووی سیاسیەوە ماڵی کورد و هێزە سیاسەکان پەرتەوازن یەک ریزی ناوماڵی کورد دروست یان با بڵێن بەهێز نییە لەبەرەوەی کە ئەو سیاستە هەڵانەی پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە تایبەتیش ئەوانەی لە ماوەی دو ساڵی ڕابردوودا بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە پەخستی پەرلەمانەوە هەیە پەیوەندی بە دەرکردنی وەزیرەکانی گۆڕانەوە هەیە تەشەبوسی بەڕێز مەسعود بارزانی بە کورسی سەرۆکایەتی و ڕێگرتن و عەقەبە دروستکردن لە پێش ئەوەی کە پەرلەمان دەوری خۆی بینێ کە بە شێوەیەکی یاسایی پرسی سەرۆکایەتی و یاسای سەرۆکایەتی تعدیل بکە هەموو ئەوانە ئینجا سەرڕای ئەوەش لە ڕووی اقتصادیەوە کۆنتڕۆلکردنی بواری نەوت کە لەلایەن خودی ینی لەلایەن خودی حزبەکەی بەڕێز بارزانیەوە و دوای ئەوەش نەبوونی شەفافیت و تەداعیاتی ئەوەش لەسەر ژیان و گوزەرانی یەک بەیەکی خەڵکی کوردستان بە تایبەتیش موچەخۆران ئەمانە هەمووی پێگەی لاوازی کورد نیشان دەدەن و بۆیەش ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە هەستمان کرد یعنی ئەوەی کە عەبادی و مەسعود بارزانی دەبینی فعلا زۆر بە لاوازی دەرکەوت یعنی هەر لە قسەکانی عەبادی هەندێک مەسیجی تێدا بوو حەز دەکەم ئەوە بەکورتی چی بوو مەسیجەکە؟ بەکورتی مەسیجی جارەیەکەمیانەوەیە کە ئاڵا دانەندرا بۆ ئاڵای کوردستان ئەمە خۆی لە خۆیدا مەسیجێکە ئەوی تریان کە باسی لە حکم ینی لە لامەرکەزیەت کرد سیاسەتی حکومەتی اتحادی گوتی لامەرکەزیە و ئێمە سەلاحیاتمان بە محافەزاتدا و ئەسڵەن ناویشینە هێنا بکە لەم فەقرەیە باسی نەکرد باسی لامەرکەزێتی کرد تەسەوور کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقێک
کە لەم دۆخە ئەمنی و ئابووری دژوار و خراپەدایە بەو ئەزمە مالیەدا دەبڕێ ئەو بڵێ هیوادارین ئێمە پشتیوانی لە ئیستقراری سیاسی و ئابووری و ئەمنی دەکەین لە هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا مەسیجی ئەوەیە کە ئەگەر چی عێراق وەزعی اقتصادی و ئەمنی یان ئابووری خراپی هەیە بەڵام هەرێم زۆر لەوە خراپترە و ینی ئەمانە هەمووی مەسیجی ئەوەن کە بیان بڵێ مەسلەی قانونی نەفت و غاز دەبێت ئیتفاق بکەین و تەشریع بکرێت لە پەرلەمانی عێراق قانونی نەفت و غاز بۆ ئاگاداریتان ماوەیەک پێش ئێستا لە کۆبنەوەیەکدا لەگەڵ بەڕێزنی سیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە دانیشت بووین لەگەڵ لیژنەی باڵای نەوتی هەرێم خۆی گوتی ئێمە نامانەوێن قانونی نەوتی و غاز دەربچێ لە پەرلەمانی عێراق وەکو پارتی ئەوە سیاسەتی پارتی بووە بەڵام ئێستا مەسعود بارزانی کە لە تەنیشتی وەستاوە بەیەکەوە قسەیان لەسەرەوە کردو ئیتفاقیان کردو کە دەبێت قانونی نەفت و غاز تێپەڕێ مەبەستم وایە ئەمانە هەمووی نقطەی زوعفە لەکوێ تۆ ئەگەر ناوماڵی خۆت ڕێک نەبێ و هێزێکی ئابووری و ئەمنی و سیاسیت لە پشتەوە نەبێت کە بتوانیت بچیت لەگەر بەرامبەرەکە دابنیشی بتوانی بە هێزیەوە قسە بکەی بێگومان ئەو مەرزت بەسەردا دەستپێنێت تۆ ناتوانانی مەرز بەسەر ئەودا یەک خەڵمان هەیە خاڵی بەهێزیە من حەزەکەمەوە بڵێم ئەوەی کە پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە هەیە کە ئەویش بۆ ئازایەتی هێزی پێشمەرگە دەگەڕێتەوە بۆ قوربانیەکانی ئەوان دەگەڕێتەوە کە بەڕاستی بوونەتە نمونەی ئازایەتی ئەوەی کە پەیوەندی بە مووسڵەوە هەیە کە مووسڵ بەبێ بەشداری هێزی پێشمەرگە ناتوانرێت ئازاد بکرێت لەمەدا زۆر گرنگە ینی ئەمە نقطەی قووەتە بۆ کورد بۆ دەکەش نقطەی قووەتەوە خودی مەسعود بارزانی و پارتی دیموکراتی کوردستانیش ئەم ئازایەتی پێشمەرگیان بۆ بەرژەوەندی حزبی خۆیان بۆ مانەوەیان لەسەر کورسی حکم بە ئیستیغلال و سوء ئیستیغلال کردووە بە خراپ بەکارهێناوە و من حەزەکەمەوە بڵێم یەکێک لە هۆکارەکانی ئەم سەردانیشتەوەیە کە ئیعازی دەرەوەیە چۆن یعنی لەژێر فشاری کێدا بوو بە دیاری ئیعازی دەرەوە هەبووە من لەلایەن کێوە نامەوێت تەحدید بکەم بەڵام من دڵنیام و ئەوە بە زانیاری پێتان دەڵێم لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان و خودی بەڕێز بارزانی هەمیشە ئەوەندەی بە ئیعازی دەرەوە هەنگاوی ناوە هێندە ملکەتی داخوازەکانی خەڵک نەبووە هێندەی هێزی لە دەرەوەی خۆی وەرگرتووە هێندە هێزی لە متمانەی خەڵک و پشتیوانی خەڵکی هەرێمەکەی خۆمان وە لە کورد وەرنەگرتووە لەبەرەوە ئەمە بوعدێکی ترە بۆی ئاگادار بین چونکە خۆتان دەزانن مەسەلەی مووسڵ ڕزگارکردنی مووسڵ و محارەبەکردنی داعش تەنها ڕەهەندێکی ناوخۆی و لۆکاڵی عێراقی نیە بە فشاری دەرەکی چۆنە بەغدا بە کورتی ئەمە یەکێک لە هینەکانە هۆکارەکانە بڵێ ئەمریکیەکان و بەریتانیەکان بوون ئەوان و یتریش ڕەنگە خەڵکی تریشی بە دەرەجەی یەک ئەمریکایە بە دەرەجەی یەک ئەمریکا دەوری هەیە لەوەی دەیەوێت مەسەلەی مووسڵ بە زوویی هەوڵ بدرێ یەکلا بکرێتەوە ئازاد بکرێ و بێکەوە تەنسیق لە بینی حەیدەر عەبادی و ینی حکوومەتی ئیتحادی و هەرێم هەبێ و لە بینی پێشمەرگە و هێزەکانی تری عێراق هەبێ بۆ ڕۆکی سەردانەکە ئێستا چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان هیچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا یاخود سەبات بووی کە باز لە سەربەخۆی کراوەی کە پێشتر میدیاکانی پارتی باس لەفی سەربەخۆی و ڕیفراندۆم ڕاستەکەی ئەوەی کە هەرچی ئەو زانیارانەی ناو کۆبنەوەک هەیە لام نییە بەڵام ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بینیمان ئەگەر باسی ئەوە کرابێ بێگومان ئیشارەتێک دەدرێ بە ئینەکە بەوەی کە لە کۆبنەوەکە باسیەوە کراوە هیچ ئیشارەتێک دوور و نزیک نەدراوە بە هیچ حایەکی ئەوەشمان لە قسەکانی هیچێکیشان لە نەحەیدەر عەبادی نە مەسعود بارزانی نەخوێندەوە بەعکسەوە گەڕانەوە بوو بۆ دواوە وەگەڕانەوە بوو لەسەرەوەی کە سەلاحیات بە محافظات و بە ناوچەکان بدرێ بۆی بتوانرێت کە سیستمی لامەرکەزی پێڕەو بکرێت نەخێرەوە باسی لێو نەکراوە بە پێ ئەو خوێندنەوەی ئەو مؤتەمەرە سەحەفی سپاس دەکەم مامۆستا گەربگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز باسەلەوە کە جێگەی سەرسوورمانە مەسەلا هەندێک حیزب لەگەڵ وەفدی بارزانی ئەمڕۆ لە بەغدان ئەوە پێشتر مەسەلا چوار لایەمون لە پەرلەمانی کوردستان پرۆژەتانە بۆ پرسی یاسای سەرۆکایە تێرێن باشترین دۆخی خەڵک آخر هۆکاری بەشداریکردنی بە بڕای بەڕێز هۆکاری مەسەلەن ئەو دوو حیزبێک کە پێشتر لەگەڵ گۆڕان و کۆمەڵ پرۆژەیەکیانە بوو چیە لە وەفدا پێش وەڵامدانەوەی و پرسیارە کاک حاچیم پێم خۆشە زیاتر هەڵوەستە لەسەر ئازادکردنی مووسڵ بکەم کە ئێمە بەداخەوەکو میلەتی کورد بە تایبەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان هەر لە ئازادکردنی عێراق لە ژێردەستی سەدام بووین بە قوربانی و کوڕ و پێشمەرگە و شەڕڤانان بوون بە قوربانی سیاسەتی هەڵی ئەو دوو حیزبە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا یعنی بۆ نمونە ئازادکردنی مووسڵ ئەگەر پێشمەرگەش بەشدار بێ قەناعەتم وایە بازێکی زۆر دەدەین بۆی کە بەبێ کە هیچ ئیتیفاقێکمان کرد بێت نە لەگەڵ ئەو وڵاتانەی کە تەحالوفێکیان هەیە بۆ شەڕ لەگەڵ داعش نە لەگەڵ خودی عێراقدا
يعني وقناعتيشم باش ئازادکردنی مووسڵ و کۆتایی هێنان بە وجودی داعش لە عراق قەناعەتم وایە کێشە و مشکلەی گەورە دروست دەبێتن لە نێوان عراقی فیدرال و لە نێوان هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو هەڵە یعنی ئەو هەڵانەی کە سیاستمەداران لە هەرێمی کوردستان پەیڕەوی دەکەن. ئەوەی تری دەربارەی و پرسیارێ بەڕاستی ئێمە ئەو چوارلایەنە زۆر ڕاشکاوانە پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتیمان پێشکەش کردووە لە پەرلەمانی کوردستان و بالتحدید لەسەر ویلایەتی بەڕێز بارزانی قسەمان کردووە و لەسەر سیستەمی حکومڕانی قسەمان کردووە. خۆی ئەگەر وەفدێکی حزبی بێتن بە ناوی حزبەوە بچن ئەوە هیچ کەس گلەی ناکاتن و هاوڵاتیان و سیاستمەدار و توێژەوەرەکان کە توێژینەوەی جددی دەکەن لەو بابەتانە گلەی ناکەن لەو لایەنە سیاسیانە. بەڵام ئەوەی کە جێی داخە بە ناوی ئەو پۆستە کە پۆستی سەرۆکایەتی هەرێمە بەشداریکردنی ئەوانەی کە پرۆژەیان بۆ یاسای هەمواری سەرۆکایەتی هەرێم، یعنی لە دوو خاڵ بە دەرنیە، یان پەشیمان بوونەوەیە لەو ڕابردووە و لەو یاسانەی کە پێشکەش کراوە، یانەوە تا قۆناغ و مەرحەلەیەکی دیکەیە کە قەناعەتیان وابێتن بە شێوازێکی دیکە چارەسەر بکرێتن کە ئەوە لە یاسا و لە ڕێساکانی ناو پەرلەمانی کوردستان جێی نابێتەوە. بەڵێ زۆر بە کورتی کاتمان کەم ماوە سەبارەت بۆی ئایا ئەمە زیندووکردنەوەی مەسەلەی بەرەی کوردستانی ئەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ بەغداد نەدەبوو ئێمە لە ئێستا لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی دامەوەزراوە فەرمیەکانەوە مامەڵەمان لەگەڵ بەغداد کردبایە بۆ مەسەلەی پەیوەندیەکان؟ گومانت نەبێتن، چونکە خودی ئەو بەشداریکردنش ئەوەندەی کە من معلوماتم هەبێتن بەڕێزیان دوو بە دوو لەگەڵ عەبادی دانیشتوون و ئەوانەی دیکە چاوەڕێ بوون تاوەکو بەڕێزیان کۆتایی دێتن لەوانەی لە هەندێک دانیشتنی تەشریفی بەشداریان پێکرابێتن. بەرحاڵ ئێمە دەبێ ئەو دانیشتانە و ئەو پەیوەندیانە بەدامەزراوەی بکرێن و دام و دەستگاکانیش و کاری خۆیان بکەن، حکوومەتیشی خۆی بکات، پەرلەمانیشی خۆی بکاتن و لایەنە سیاسیەکانیش ئیش و کاری خۆیان بکەن. بەڵام بەداخەوە دەڵێم لایەنە سیاسیەکان شوێنی هەموو دامەزراوە حکوومیەکانیان گرتوتەوە، پەرلەمان تاعتیل کراوە کەەوەش بەڕاستی خاڵێکی زۆر ڕەشە بە نێوچاوانی سیاستمەدارانی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەستیان بۆ لە پەکخستنی پەرلەمانی کوردستان. بەڵای سوپاس دەکەم کاکاوە کاتمان کەمماوە سەبارەت بۆی کە باز لە ئەنجامدانی کۆبوونەوەی دووخۆڵی دەکرێت دەمێ سەرنجی بەرەش زۆر بە کورتی سەبارەت بە بەشداری بە تایبەتی یەکگرتووی ئیسلام و یەکێتی نیشتیمان لەمە بزانم زۆر بە کورتی. ئەمە بەڕاستی فعلەن هەر عقلەتی یا با بڵێن هی سەردەمی بەرەی کوردستانیە و چوونی ئەو بەڕێزانەش لە یەکگرتووی یەکێتی بۆ لەگەڵ وەفدەکە هیچ ئیرادە و قەرارێکیان بەدەست نەبووەوە ناتوانن و نەیانتوانیوە شتێک کە لە ئەو ئاراستەیە بگۆڕن کە مەسعود بارزانی خۆی کێشاوی خەڵکی کوردستان تەنها بۆ میکیاسکردنی خۆی بووە کە ویستویەتی وانی شام دەکە ئێمە ماڵمان ماڵێکی یەکڕیزین بە لەگەڵ هێزە سیاسەکانی تر کە لە حقیقەتدا ئەمە وانە خۆی وێنەکە لە کوردستان وێنە زۆرێک نی ماوەڵنی وەکو سەرۆک لەگەڵیشیدا بێگومان ئەمەشە دیسانەوە ئەوە شەرعێدانە بۆی کە ئەو وەکو سەرۆکی هەرێم خۆی تەڕح دەکات ئەوانیش کە دەچن لەگەڵی بەشدار دەبن بێگومان ئەمەش ئیستیغلال دەکە بۆ ئەوەی بڵێ بۆ بەرژەوەندی خەڵک یان بۆ بەرژەوەندی حیزب بوو. ئەمە لە ڕوانگەی بەرژەوەندی حزبی بووە وەکو گوتم ئەگەر بەرژەوەندی خەڵک وایە دەبواە لە ناو خۆی هەرێمی کوردستان دەست پێ بکە دامەزراوەکان ئەم دەورە ببینن و لە هاوشانی ئەوەش لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بۆی هەموو چێشتەکان چارەسەر بکەین، چونکە ئێمە پێشتریش تاکیدمان لەوە کردوتەوە بێگومان ئێستا پێویستە گفتوگۆ لە نێوان بەغدا و هەولێر هەبێ ئەگەر نادۆخی هەرێمی کوردستان لە خراپەوە بۆ خراپتر دەچێت و تەسەوڕ دەکەین ئەگەر وا بڕوا ڕەنگە عاقبەتێکی خراپیش بێتە پێشەوە کە هیواداری نەگەین بەڕۆژ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاوە محەممەد سەرۆک فراکسیۆنی گۆران لە پەرلەمانی عێراق کە لە سودی سەرکی لەگەڵمان بوو. هەرۆ زۆر سوپاس بۆ بەڕێز مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ کارەنەم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.